دانیشتنی ژمارە 5 ئاسایی بەدەنجی 89 پەرلەمانتار پەرلەمانی کوردستان پێشنیازی کارەکردنەوەی دامەزراوی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی پەسەند کرد. بەپێی پێشنیازی یاساکە ئەو کەسەی دەبێتە سەرۆکی هەرێم هەمان دەسەڵاتەکانی سەرۆکی پێشووی هەرێمی دەبێت و پەرلەمانیش ناتوانێت لێپرسینەوەی لەگەڵ بکات. ئەوەی لەگەڵ کۆی یاساکەیە با دەست بەرزکاتەوە. کۆی یاساکە بەدەنجی 89 پەرلەمانتار پەسەند کرا. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەگرتوو دەنجیان بە پێشنیاز یاساکە نەدا و فراکسیۆنی نەوەی نوێژ هۆڵی دانیشتنی پەرلەمانی کوردستانی جێهێشت. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەوان دژی هەموو ئەو بورگە و مادانە بوون کە پێچەوانەی سیستەمی پەرلەمانیە. دەشڵێت ناکرێت سەرۆک لە پەرلەمان هەڵبژێردرێت بەڵام پەرلەمان نەتوانێت لێپرسینەوەی لەگەڵ بکات. سەبارەت بە پێشنیازی هەمواری یاسا سەرۆکایەتی هەرێم وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە دەنگمان بەو بڕگە و مادانەدا کە پێشنیاری خۆمان بوون و لە کاتی خۆیدا ئەمە پرۆژەیەکی ڕێکوپێک و پرۆژەیەکی هاوسەنگمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد و لە کۆتاییشدا ئێمە دەنگمان نەدا بە کۆی یاساکە و دژی هەموو ئەو بڕگە مادانەش بووین کە پێمان وابوو پێچەوانەی سیستەمی پەرلەمانیە کە خواستی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەوە بوو کە مادام سەرۆک لە پەرلەمان هەڵدەبژێدرێ بەرامبەر بە دامەزراوەی پەرلەمانش بەرپرسیار بێ. ئێستا ئێمە بۆ لەمەوە دوا سەرۆکێک هەڵدەبژێرین کە بەرامبەر هیچ دامەزراوێک بەرپرسیار نییە ولا بەو هەموو دەسەڵاتانەیەکی هەشیەتی و لە پەرلەمانیش هەڵدەبژێردرێ. دووەم ئێمە سەبارەت بە دەنگدانی نهێنی دەنگدانی ئاشکرا کە دیارە ئەوە جێگیر کراوە کە بە دەنگدانی ئاشکرا سەرۆکی هەرێم هەڵدەبژێردرێ لە پەرلەمان کەمە پێمان وایە ئەمە پێچەوانەی هەموو بنەما یاساکانی مەبدەئەکانی و عورفەکانی هەڵبژاردن لە دنیادا. لە پرۆژە یاساکەدا لەلایەن زۆرینەی پەرلەمانتارانەوە ئەوە چەسپێنرا کە سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت هیچ بڕوانامەیەکی نەبێت. فراکسیۆنی یەکگرتوونەوەی نوێژ دەڵێن ئەوەی لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان ڕوویدا عیبێکی گەورە بوو نەدەبوو بەو جۆرە پێشێلی پەیڕەو بکرابایە و یاسایەکی وا گرنگ بۆ خزمەتی شەخص و حیزب پەسەند بکرایە. ئێمە وەکو هەڵوێست وەرگرتنێک لە بەردەم خوا لە بەردەم خەڵک لە بەردەم مێژووی میلەتەکەمان بایکۆتی پرۆسەیەکی لەو شێوەمان کرد بۆ ئەوەی نەبینە بەشێک لەو مەهزەلەیە کە ئێستا بە ناوی زۆرینە و بە ناوی پەسەندکردنی یاساوە لە پەرلەمانی کوردستان دەگوزارێت. بەداخەوە بڕوانامەکەش کە جەختمان لێ کردەوە کە ئەبوایە سەرۆکی هەرێم بە کەلۆرۆس و بەرەوژووری هەبێ پەسەند نەکرا لەبەرەوەی کە ناکرێ لە هەرێمێکی وەکو کوردستان کە پلە تایبەتەکان و بەرەوژوور شەهادەیان بۆ پێویستە ناکرێت بۆ سەرۆکی هەرێم نەبێ. ئەمە و چەندین خاڵی تر کە گرنگ بوون و پێویست بوون بۆ سیستمی پەرلەمانی پاساوەکان لاواز بوون بۆ ڕەتکردنەوەی ئەم پێشنیارانە. بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتوو دەنگمان بە دژی ئەم یاسای سەرۆکایەتی هەرێمەدا. بەپێی یاساکە دەبێت لایەنەکان لە ماوەی 3 ڕۆژدا کاندیدی خۆیان بۆ پۆستی سەرۆکی هەرێم پێشکەش بکەن و ماوەی 2 ڕۆژیش لە بەردەمیانە بۆ تانەدان لە کاندیدەکان. کۆتا وادەش بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم نابێت لە 12 ڕۆژ زیاتر تێپەڕێت. سەرۆکی لێژنەی یاساییش لە پەرلەمانی کوردستان سەبارەت بەو ڕەخنانەی کە ئاراستەیان کرابوو دەڵێت ئەوان بێ لایەنانە راپۆرتەکان ئامادە کردووە و پێشێلی پەیڕەوی ناوخۆیان نەکردووە. ئەف پێشنیارە هەمی ئێکب ئێک مەڤۆڤارتینە و مەفەحس کریە ئەگەر سێ هەڤاڵە سێندان پەرلەمانە پشتگیری کرد ئەڤە یا بووە جێ خۆی کرید نافراپۆرتامەدا ئەگەر سێ پشتگیری نەکرد شێوەیەکی یاساییانە ئەم نەشین داخلکەین و داخل ژیناکەین بۆ جارێت بێت و بۆ پرۆژێت داهاتیش. بەپێی پێشنیاز یاساکەدا کە پەسەند کرا سەرۆکی هەرێم بە دەنجی 2 لە سەرسەی ئەندامانی پەرلەمان هەڵدەبژێردرێت و 2 جێگری دەبێت کە دەسەڵاتەکانیان لەلایەن سەرۆکی هەرێمەوە بۆ دیاری دەکرێت. هاوکات پەسەندکردنی ئەو پێشنیاز یاسایە لەلایەن پەرلەمانتارانی پارتی و یەکێتی و گۆڕان لە کاتێکدایە
کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش پڕۆژە پێشنیازی تایبەت بە خۆی هەبوو بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم کە بە پێی پرۆژەکەی کۆمەڵ دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دەبووە تەشریفاتی بەڵام دەستەی سەرۆکایەتی نەیخستە بەرنامەی کارەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.